کردووە لە پەرلەمانی کوردستان. کاکسۆران سڵاوت لێبێ و سوپاس بۆم دەرفەتە. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. ئەم پرۆژەیە لە بنەڕەدا پرۆژەی چلانێک بووە و لە کێوە کاری لەسەر کراوە؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، لە ڕاستی ئەم پرۆژەیە پرۆژەی هیچ لایەنێک نییە و توانم بڵێم پرۆژەیەکی هاوبەشی نێوان حکوومەت و پەرلەمانە و دەستکەوتێکی گەورەیە بۆ چاکسازی لە هەموو ئەو بوارانەی وەزیفەی گشتی کە موچەی تیاوەردەگیرێ، ئیمتیازات و دەرماڵە و بەخشینی تیاوەرەگیرێ. ئێمە لە ماوەی ڕابردووە کارمان لەسەر ئەم پرۆژەیە کرد و هەوڵی زۆرماندا تاکو خانەنشینی نامستەحەق لە بواری سەربازی و لە بواری مەدەنی بە پلەی جۆرا و جۆر کە کراوە و هەڵاوسانێکی گەورەی بۆ بودجەی گشتی دروست کردووە و ئەوانەشی کە مافی خۆیانە بە شێوەی سەربازی یا مەدەنی خانەنشین بکرێن مافەکەیان بووە بەژێر ئەو لێشاوە لە خانەنشینی نایاسایی و ئەوانەی کە سوودمەند بوون لە دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان بە ناوی جۆرا و جۆرەوە بەشێکیان وەکو مینحا نەچۆتە خانەی موچە، بۆیە خەڵکێک خانەنشین بووە لە بوارێکە یاخود موچەی کەمەندامی سەنگەر یا هەر بوارێکی تری وەرگرتووە لە هەمان کاتا لە وەزیفەی گشتیش موچەی هەبووە نەکراوە بە دوو موچە. بۆیە بەم پرۆژەیە دەتوانین بە حکوومەت و بە پەرلەمان چاکسازیەکی گەورە لە ناو ئەم کەرتا بکەین کە بەشی گەورەی بودجەی هەرێمی کوردستانی بۆ دەڕوات. من هەموو جارێک جەختم کردوتەوە تەنها خانەنشینی سەربازی لە یەک ساڵە تریلیۆنێک و 200 ملیارد دینار موچەیانە، بەڵام هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان لە یەک ساڵە 75 ملیارد دینار بودجەیانە. تریلیۆنێک و 200 هەزار لەکوێ؟ تریلیۆنێک و 200 ملیارد لەکوێ لەگەڵ 75 ملیارد دینار لەکوێ؟ بۆیە بەڕاستی ئەمە کارێکی گرنگە و دۆخێکی زۆر ئامادەیە بۆ ئەوەی پێکەوە لەگەڵ حکوومەت ئەم هەنگاوە بنین بۆ چاکسازی لەم بوارە. بۆیە ناوی نانین پرۆژەی کەس، ناوی دەنین پرۆژەی هەمووان بۆ بەرژەوەندی گشتی، بۆ چاکسازی، بۆ ڕێخستنەوەی ئەم کەرتەی کە بودجەی گەورەی هەرێمی کوردستانی بۆ دەڕوا لە بواری وەزیفەی گشتی لە خانەنشینی سەربازی و مەدەنی و لە زۆر باشە. کاکسۆران، وردەکاری دیکەی ناو پرۆژەسەکە چییە؟ ئایا ئەم پرۆژەیەش نابێتە هۆی ئەوەی کە بەشێکی دیکە لە موچەخۆرانی کوردستان زیانی لێ بکەن؟ ڕاستیا وردەکاری ئەم پرۆژەیە هەندێک خاڵی زۆر ئاساسی و گرنگی تایە کە بنەمان بۆ ئەوەی خانەنشینی بە تایبەت کە تشتی گەورەی خراوەتە سەر لە بواری سەربازی و مەدەنی، ئەو سندوقەی کە بە پێی یاسا دەبوو چەندین ساڵە دروست کرابێ ویان هەبوو و پارەکەی حکوومەت بردوێتی، جارێکی تر ئەم سندوقی خانەنشینیە دروست دەبێتەوە. خانەنشینان کە لە وەرگرتنی موچەی وەزیفیانە لە کاتی دەوامە بڕی لێبڕاویان بۆ خانەنشینی لێ دەبڕدرێت دەچێتە ئەو سندوقە و ئەو سندوقە و بەرهێنانی پێدەکرێ بۆ ئەوەی ئیدی خانەنشینان چاوەڕێ نەکەن بە چەند مانگ جارێک موچەیەکیان بدرێتێ. ئەمە خاڵێکی گرنگە. خاڵێکی تری گرنگەوەیە کە ئێمە 7 شوێنی خانەنشینکردنمان هەیە لە هەرێمی کوردستان، لە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم و بەڕێوەبەرایەتی خانەنشینی وەزارەتی شەهیدان و پاشان دێت بۆ بەڕێوەبەرایەتی خانەنشینی یەکەی هەفتا، یەکەی هەشتا، پێشمەرگەی ئەیلول، پێشمەرگەی، یعنی ئەمانە 7 شوێنن. تەنها یەکێکیان پێویستە هەبێ کە خانەنشینی گشتی هەرێمە. بۆیە ئەم 6 شوێنەی تر کە بەڕێوەبەرایەتی خانەنشینین هەمووی هەڵدەوەشێتەوە، هەموو دۆسیەکانیان دەڕواتەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێم. بە پێی یاساکەش هەموو ئەوانەی بە نایاسایی خانەنشین کراون. بۆی ئەمەش لای خەڵکی کوردستان ڕوون بێ ئەوەی خانەنشینە بە حەقی خۆی خانەنشین کراوەوە بە پێی تەمەن و بە پێی یاسا کراوە، ئەمانە دەستی لێ نادرێەوە، ئەمانە دەمێننەوە. بەڵام ئەوانەی کە ڕۆژێک وەزیر نەبووە، بریکاری وەزیر نەبووە، بەڕێوەبەری گشتی نەبووە، ڕاوێژکار نەبووە،
بەم پلانە خانەنشین کراوە هەمووی هەڵەوەشێتەوە. ئەوانەی لە بواری سەربازی لە پلە بەرزەکانی عەقید و عەمید و لیوا و فەریق ڕوکنەوە هەتاکو و خوارەوە کە جوندیەکی بەسیتە بە 300 و شتێک هەزار خانەنشین کراوە. ئەگەر تەمەنی خانەنشینی نەبێ، ئەگەر خەباتی پێشمەرگایەتی نەبێ، جا ئەوەی کە لە پێش ڕاپەڕینە بە یاسارێک خراوە و لە دوای ڕاپەڕینیش بە هەمان شێوە ئەوانەی نەبێ هەر بۆ دەنگدان و بۆ قەبارەی نفوزی حیزبی خانەنشین کرابێ ئەمانە هەڵدەوەشێتەوە. ئەوەی کە بە پێی یاسای ژمارە 38 ساڵی 2007 خانەنشینی پێشمەرگە دەیگرێتەوە دەبێ هەمووی بەو یاسایە بکرێ. بەداخەوە لە هەرێمی کوردستان کەمترین خەڵک بەم یاسایە خانەنشین کراوە. بۆیە من ئومێد دەکەم ئەو دەستکەوتانەی کە لەم پرۆژە هەیە و حکوومەت دەینێرێ ناوی کەسی لێ نەنین، هەر کەس تایە ماندوو بۆ دەستی خۆش بێ. و ڕەنگە من بۆ خۆم یەکێک بم لەوانەی لە ماوەی ڕابردووە زۆرترین کارم کردبێ لە 7/4/2015 جێگری سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لێ کردوم لەو هەوڵانەی داومە بۆ چارەسەری کێشەی خانەنشینی نامستەحەق. بەڵام دوجار ئەم پرۆژەیە بۆ بەرژەوەندی گشتیە و بۆ هەمووانە و بۆ لابردنی ئەو ناحەقیانەیە کە لەم بوارانە ئاماژەت بۆدا کە لابردنی ئەو ناحەقیانەیە کە لە ئێستادا لە لیستی موچەی فەرمانبەران و خانەنشیناندا بەتایبەت ئەوەی کە قسە لەسەر بەشێک لە خانەنشینانی نامستەحەق هەیە لە پەرلەمانی کوردستان هیچ گرفتێک بۆ ئەم پرۆژە یاسای یاخود بۆ ئەم پرۆژەیە دروست نابێ بە پێویستی بەوە نییە کە جارێکی دیکە پەرلەمانی کوردستان دەستکاری و گۆڕانکاری تێدا بکرێت. پێت وایە کە بەتایبەت ئەو لیستە بەتایبەت کە بەشێکی خانەنشینی سەربازی و پلە باڵای نامستەحەقی تێدا لەلایەن دوو پارتی دەسەڵاتەوە کراوە بە ئاسانی لە پەرلەمانەوە تێپەڕێەوە کەس گلەی لەسەر ئەوە نەکات. من ئومێد دەکەم کە زۆر بە سانایی تێبپەڕێ و ڕاستە ئاستەنگی بۆ دروستە بێت، چونکە خەڵکانێک کە بە نامستەحەق چەندین ساڵە ئیمتیازێک لە حکوومەت وەردەگرن بە دڵنیاییەوە دەبنە بەربەست بۆی. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە و ئەوەی کە بەرژەوەندی گشتیە دەبێ هەمومان لەسەر ئەوە کار بکەین و کۆک بین. ئەمە یەکەم پرۆژە نیە لەم بوارە، ئەمەی کە حکوومەت ناردوێتی دەبێتە پرۆژەی دووەم. پرۆژەی یەکەم پرۆژە یاسای پێداچوونەوە و ڕێخستنەوەی خانەنشینی مەدەنی و سەربازی لە 11/5/2015 چۆتە پەرلەمان. خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە فراکسیۆنی کۆمەڵ، لە فراکسیۆنی گۆڕان، لە فراکسیۆنی پارتی، لە فراکسیۆنەکانی تریش یەکگرتوو و یەکێتیش هەموو ئەمانە ئیمزایان لەسەر کردووە. بۆیە ئێستا کە پرۆژەی حکوومەتیش دێت ئەولەویەت دەدرێ بە ئەوەی کە حکوومەت ناردوێتی. ئەمە جۆرێک جیاوازی لەگەڵ پرۆژەیەکی ترا هەیە کە پەرلەمان خۆی دەیکا و دەیسەپێنێ بەسەر حکوومەت. ئەمە حکوومەت بۆ خۆی ناردوێتی بۆ پەرلەمان. دەبێت پەرلەمان زیاتر هاوکار بێ لەم پرۆژە، زیاتر پشتیوان بێ لەم پرۆژە و هەر کەس دژی ئەم پرۆژەیە بێ بۆ چاکسازی لەم بوارانە بەڕاستی دژی ئەوەیە کە چاکسازی بکرێ. واتە داکۆچی لە گەندەڵیەکە، داکۆچی لەواکە داهاتی ئەم وڵاتە بەم شێوەیە هەر بە هەدەر بڕوە. کێ لێی زەرەرمەند دەبێ بەڕاستی نابێ ببێتە بەربەست ئەگەر کەسی بێ یا حیزبی بێت زەرەرمەندەکان. بۆی من ئومێد دەکەم ئەوەی کە چەندین ساڵە ئێمە هەمومان دەیڵێینەوە خانەنشینی نامستەحەق هەیە، پلەی جۆرا و جۆر خەڵکی پێ خانەنشین کراوە. جگەلەوە ئێمە ڕێخستنەوەی میراتگری کەسوکاری شەهید و ئەنفالی تایە کە ئەمەش بەڕاستی ڕێخستنەوەکەی جارێکی تر ضرورەتە لەبەرەوەی جۆرێک لە کاری نایاسایی لەم بوارەشا هەیە. زۆر باشە. و ئەوانەشی کە زیاتر لە یەک جار سوودمەند بوون لە داهاتی گشتی دیسانەوەش ڕێکەخرێتەوە. تۆ ئەزانی 35,000 کەس لە هەرێمی کوردستان دوو موچە و سێ موچەیان هەیە، لەما هەمووی دەبردرێ کە ژمارەیەکی خەیاڵی ئەفهم کە 68,000 کەسە بە پارەی مانگانە دەکاتە 35 ملیار دینار خەڵک دوو موچە و سێ موچە وەرەگرێ. بەڕاستی ئەمە گوناحە کە مندامێک 65,000 پێڕەوا نەبینن، بەڵام خەڵکێک دوو موچە و سێ موچەی هەبێ بە ناوی جۆرا و جۆرەوە. بۆیە ئەمە
یەکێکە لە پرۆژە گەورەکانی چاکسازی ومێ دەکەم هەموو لایەنەکان و خەڵکی کوردستان پشتیوانی بن هەر کەس دژی ئەم پرۆژەیە بوو دەبێت خەڵکی کوردستان بیخاتە بەر نەفرەت پێی بڵێ کەواتە تۆی ناتەوێت ئەم وڵاتە چاک ببێ کەواتە تۆی دژی ئەوەی کە داهاتی گشتی بە هەدەر نەدرێ ئەبێت تۆ لەگەڵ ئەوای بە هەدەر بدرێ هەر کەس دیفاع لەم پرۆژە نەکا زۆر باشە دژی خەڵکی کوردستان زۆر باشە دیارە جەنابەت زۆر تەرکیز لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دەکەوە کە ئەگەر مەساری خۆی وەربگرێت لە قازانجی فەرمانبەران و هاوڵاتیان و داهات و ئابووری هەرێمی کوردستانیشە مەبەست لەو پرۆژەیە بە بڕای بەڕێستان ناچاربوونی حکوومەتە بۆ ئەوەی کە بە موچەی فەرمانبەران ڕابگات یاخود ئەمە هەنگاوێکە لە هەنگاوە سەرەتایەکانی دەستپێکردنی چاکسازی و بنەبڕکردنی گەندەڵی لە ڕاستیە وەگوتم دۆخی هەرێم ئێستا دۆخێکە لە هەموو کات زیاتر ئامادەیە بۆ ئەم چاکسازیە ئەگەر نا ئەم پرۆژەیە لە سەتا هەفتای ئەوەی لە ناو ئەوەی حکوومەت هەیە لە 2015 فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی پێشکەشمان کردووە خوێندنەوەشی بۆ کراوە بەڵام ئەو کاتە حکوومەت ناچۆ ژێرباری چاکسازی لەم بوارە بە حەقیقی و بە فعلی ئێستا کە چۆتە ژێرباری ئەمە بەشێکی گەورەی دانپیاهێنانە بەوەی کە ئێمە لە ڕابردووە وتومانە بەشێکی گەورەی دانپیاهێنانە بەوەی کە ئەم وڵاتە بەم قەبارە گەورەی کە قورسایی زۆریان خستۆتە سەرداهاتی گشتی ناڕوا بەڕێوە جگەلەوە ئێستا ئێمە لەگەڵ عێراقا لە دۆخێکی نوێین ئەگەر بۆ خۆمان ئەمە نەکەین عێراق بە زۆر پێمانەکە دەزانی ئەوەی ئێستا داوای لیستی موچەی وەزارەتە خزمەت گوزاریەکانی تەندروستی و دوای ئەوە پەروەردە دەکرێت بۆ عێراق چاودێری دارایی عێراق دێت دوایی تەدقیقی وردی ئەم فەرمانبەرانەوە ئەم لیستاناکە و ئەوەشی لە بواری خانەنشینی و ئەو بوارە نایاسایانەی هەیە ئەگەر خۆمان چاکی نەکەین بە زەبری ئەوەی کە عێراق پێمان دەکات بە زۆر پێمان دەکەن بۆی خۆمان بیکەین دەستکەوتە بۆ خۆمان و ئێستش کات ماوە بیکەین ئەمە ئامادەگیەکی باشە کە ئومێ دەکەم هەموو لایەنەکان پشتیوانی پەرلەمان پشتیوانی حکوومەت بن بۆی ئەمە بکەین ئەگەر ئەمەمان کرد هەنگاوێکی باش دەچینە پێش دەتوانین هەنگاوی تر بنین زۆر باشە کاک سۆران هەرچەندە پرسیاری کۆتایم دوور لە تەوری بابەتەکەمانە بەڵام دیارە هاوڵەتیەکی زۆری هەرێمی کوردستان بە دیار ڕاست و دروستی یاخود سپیکردنی ئەو هەواڵەوەیە کە بەغدا داوای لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات ئێمە لە گەشتەکانی پێشتریش ئەو هەواڵەمان بڵاو کردەوە کە هەردوو وەزارەتی خوێندنی هەزارەتی پەروەردە و تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێبەری پلاندانانی وەزارەتەکانیان ڕاستپاردەوە بۆ ئەوەی کە ناوی فەرمانبەرەکانیان وەربینی بکەن و ڕەوانەی بەغدا بکرێ پرسیارەکە لەسەر ئەوەیە پێشتر عەبادی باسی لەوە دەکرد ئەگەر بێت و خاڵە ستوریەکان و فڕۆگەخانەکان تەسلیم بە بەغدا بکەن ئینجا موچەی فەرمانبەران دەنێرین ئێستا ئەوەش نەکراوە بەغدا وەربینی لە موچەی چەند وەزارەتێکدا دەکات ئەمە بە شێوەیەکی کاتیە ئەوەی ئێوە ئاگادار بن یاخود تاسەر بەردەوام دەبێ و میلاکات دەڕواتەوە بۆ بەغدا ئەوەندەی من ئاگادارم فشارێکی زۆر هەیە لەلایەن بانقی نێودەوڵەتی لەسەر عێراق بۆ ئەوەی موچەی هەندێک لە بوارە خزمەت گوزاریەکانی وەکو پەروەردە و تەندروستی و بواری تریشی دێتە سەر بیدات واتە بانقی نێودەوڵەتی فشاری خستۆتە سەر عێراق بەشێک لەم موچانە بدا و فشاری خستۆتە سەر هەرێمی کوردستان کە چاکسازی حەقیقی لەم لیستانەی موچاپکە بە خانەنشینی سەربازی و مەدەنی و بوارەکانی تر بۆ ئەوی بانقی نێودەوڵەتی داعمی عێراق بکە و لە بەرامبەریشدا عێراق ئەو قەرزانی کە لە بانقی نێودەوڵەتی وەرەگرێ پشتی هەرێمی تیابێ و بوارەکانی تری کە دەوترێ ڕادەستی عێراق بکرێتەوە عێراق دەستی هەڵ نەگرتووە لەو داوایە و هەنگاوەکانی دەست پێ کردو بۆ ئەوەی لە قۆناغەکانی داهاتووە ئەو بوارانەی کە ئیتیحادین و داهاتن عێراق تەسبیتی کات هەرێمی کوردستان چەنی هەیە لە ماوەی 6 مانگە ئەمانە دەکەن و دوایی هەرێمی کوردستان دەبێت پابند بێ بەوە لەو داهاتانە مانگانە ئەوەندە بگەڕێنێتەوە بۆ بەغا ئەمانە کۆمەڵی هەنگاوی نوێن فشاری دەرەوە و فشاری بانقی نێودەوڵەتی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان کە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی